بجي كومار دست خوش دي هفكاري من بحثا هميا كرن اوين كو الدست بيكي دست بكاري خو كريم طيباتي جو كان نيردين نتوين هفقرتي يونامي دات نوا عراقي دا حتى داوي يجي كو بلاس خار تما بس چه كو كاري يونامي يبداويته تلديف دا خازا حكومتي وبغداد زيرا ترفي مجرد جار دكتور خالد عبد الاله شروع وكاري سياسيش بغداد اما بحسب كين دكتور خالد قالك سباس كوين قال مدانه ابدا خازیا حکومت ابتایباتش دویده میده حتی داویا 25 کود کارین یونامی ابدایی این ما بس اوه کو بیژن ادی ما پیتوی یونامی اینی نه یانجی پلان کدی الدیف یونامیتت بسم الله الرحمن بنای خوای بخشنده مهربان یواره تام باش بو ایو و بو توای بینران زور سپاس بو میوانداریا بگومان سرک وزیران کاتی که و داوکاری کی پیشکش کل رگی وزیر اداره و دکتر فواد حسین و داوکاری یک بو کوتای هنان و ارچی یونامی لعراق ده لکوتای سال 2025 اما بریاردانی انجمنی آسایشی نو دولتیه که بریاری داوا با کوتای هاتنی ارچی یونامی لکوتای سال 2025 سرک وزیران امرو لانجمنی وزیران دا زور برونی باسی کرد که و براستی باسی لو کدوا هیچ زابرانیک نیه لیوانی نتیجه کانو حکومت عراق لبالکو هاوکاری و هماهنگی دبید تنانت گفتگوی لەگەڵ سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان بەڕێز گۆتێرێش هەر لەم چوارچێوەیە دەبێت کەوام پەیوەندیان لەگەڵ نەتەوەیەکگرتوەکان بەردەوام دەبێت ڕۆڵی نەتەوەیەکگرتوەکان لە عراق زۆر گرنگە دوای 2023 جێپەنجەیان دیارە بە دوو قۆناغی یەکەم سەرپەرشتی دواتر دوای قۆناغی ساڵی 2014 کاتێکەوە باس لە ڕۆڵی نەتەوەیەکگرتوەکان کراوە بە ڕۆڵێکی ڕاوێژکاری پێشکەشکردنی ڕاوێژکاری بە حکوومەتی عراق و دامەزراوەکانی حکوومەتی عراقەوە لە هەمان کاتدا کار لەسەر پتەوکردنی کاری دامەزراوەکان کات بەڵام ئەمڕۆ دەبینین حکوومەتی عراق پێداگیری دەکات لەسەر ئەوەی کە ڕۆڵی داهاتووی نەتەوەیەکگرتوەکان ڕۆڵێکی دیکە بێت لەسەر بنەمای هاوبەشی استراتیژی بێت لەسەر کەتە جیاوازە گرنگەکاندا ئەمڕۆ عراق داوەکو ئێستا پێویستی بە هاوکاری نەتەوەیەکگرتوەکان هەیە بە تایبەت لە بابەتی ژینگە و بەبیابان بوون و لە هەمان کاتدا سەبارەت بە بابەتی تەکنۆلۆژیای زانیاری بەڵێ لەم دۆخەیە عراق چۆن پێویستی بە نەتەوەیەکگرتوەکان نابێت کە ئەو کێشانی کە تۆ باست کردێتی چ لە ژینگەیە کۆمەڵە پرسی دیکەیە ڕەنگە هەندێک کێشەی ناوخۆشە بێت کە ڕەنگە پێویستی بەوە بێت کە لە ڕووی نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکاری بکات. أول شيء وصلنا سەکەم شت وەکو کەشی سیاسی ئێمە گەشت ئاستێک دەتوانین بێکەوە دابنیشین کۆ ببینەوە بەبێ ئەوەی کەەوە نێوەنگیرە هەبێ بەبێ ئەوەی کە ڕاوێژ هەبێت پێشنیاز هەبێ ئەمڕۆ لایەنە سیاسی عراقیەکان بەڕاستی گۆڕاکارە مەسەدە هاتووە گفتوگۆ بەڕاستی سوودی بینیوە لە نێوان لایەنە سیاسەکاندا بەڕاستی پێشتر متمانە نەبوو نەتەوەیەکگرتوەکان وەکو نێوەنگیر کاری دەکرد دوای ساڵی 2023 2006 2010 لەم ساڵانە تەنانەت دوای ساڵی 2004 2014 و 2018 تەنانەت دوای خۆپیشاندانەکانی تشرینی بەڵام ئێستا ئاراستە و ڕێراوەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە دەکرێت ئێستا ئەمە قسە لەسەر سەقامگیریشی سیاسی بکەین لەسەر دوای پێکێنانی ئیدارەی دەوڵەت و زۆرینەی لایەنە سیاسەکان لەم بابەتەدا کۆبوونەتەوە بەڵام ئێستا قسە لەسەر ئەوە دەکەین ئێستا عراق وڵاتێکی دامەزراوەیە دەتوانین بڵێن بۆ نەتەوەیەکگرتوەکان زۆرینەی ڕێکخراوەکان و ئاژانسەکانی نەتەوەیەکگرتوەکان کە ئێستا عراق تێیدا ئەندامە ئەمڕۆ قسە لەسەر بەڕاستی هاوبەشی ڕاستەقینەی استراتیژی دەکەین لە نێوان عراق و دامەزراوەکانی نەتەوەیەکگرتوەکان دەکەین ئەمڕۆ بەڕاستی هەڵوێستمان هەبوو سەبارەت بە ڕۆڵی نەتەوەیەکگرتوەکان و کۆتایی هاتنی ئەرکەکەی لە عراقدا ئەو ڕۆڵانی کە لە داهاتوودا دەبێت لە ڕووی تەکنۆلۆژیا لە ڕووی یارمەتدانی عراق بۆ بابەتی ژینگە لە هەمان کاتدا پێدانی ڕاوێژکاری بە حکوومەتی عراقی بەڕاستی ئەو ڕێکەوتنانی کەەوە هەن لە داهاتوودا لە نێوان عراق و نەتەوەیەکگرتوەکان دوای دەرچوونی یۆنامی لە عراقدا بە شێوەیەکی گشتی ئەمە بەڕاستی من پێم وایە بەهۆی چییە بەهۆی کۆدەنجێک بووە لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایش و پێنج وڵاتی ئەنجومەنی ئاسایش فەرەنسا بەریتانیا رووسیا ئەمریکا بەڕاستی ئەمانە هیچ دژێشیان نەبوو بۆ ئەم بڕیارە بەڵام هاوکێشێکی دیکە کە ئێستا باسی دەکەیت کە نەتەوەیەکگرتوەکان پێویستەتی پەرەپێدانی هاوکاریەکانە بەڕاستی حکوومەتی عراقی باس لە هاوکاری استراتیژی دەکات لە کەتی جیاوازدا لە نێوان هەردوو وڵات نەک تەنها بابەتی سیاسی پرۆسی سیاسی هاریکاریەکان بێت چونکە ئێمە ئەمڕۆ دەبینین بڕیارێکی بە کۆدەنگ دەچوە لە ئەنجومەنی ئاسایش کە پاڵپشتی ڕێوشێنەکانی حکوومەتی عراقی دەکات بەڵام ئەمە مانای ئەوە ناگەندێت کە دابڕانێک دروست بێ لە نێوان نەتەوەیەکگرتوەکان و حکوومەتی عراقدا چونکە لە داهاتوودا پەرەپێدان و هاریکاری پەرەپێدان بەردەوام دەبێت
بۆ بابەتی ژێرخان بە ئاستێک بێتکەوە بۆ ژیانێکی باشتر بۆ عراقیەکان لە هەر شوێنێک بن. باشە دکتور ئەگەر ئەم گشتی بەحسکین هەل دەستپێکا دامەزراندنەوەی دیودەخوازیە ئیدی بەغدای لوی دەمێ و حتا ئیدی ئەرکێویژی دابێت وەکە پێتڤی عێراقی بفاش کارین یونامیە وەرگرتیەش ئالی کارین وێ وەرگرتیە یان ژیت ویا با باشتر بە. يعني عندما نستقرأ کاتێک ئەمە بەڕاستی باسی ڕۆڵی یونامی دەکەین بەڕاستی پاڵپشتی پرۆسی سیاسی لە عراق کردو 2023 نێردەی نەتەوەیەکگرتوەکان لە عراقدا یەکەمیان بەڕاستی سێرجێ دێمێلۆ بەڕاستی بینیمان تیرۆر کرا لەو تەقینەوە خۆکوشێتە لە بەغدا بەڕاستی شکستێکی زۆر گەورە بوو بۆ عراق لەو کاتەدا بەڵام لە هەمان کاتدا حکوومەتی عراق ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە پرۆسی سیاسی و پاڵپشتیکردنی حکوومەتێک لە دوایەکانی عراقدا ڕۆڵێکی گرنگی بینیوە بەڕاستی ڕۆڵێک بووە کە بەڕاستی بۆ ئاراستەکردن و سەرپەرشتکردنی ڕاستە و خۆ بۆ بابەتی پرۆسی سیاسی و تەواوی کۆڵەکەەکانی کاتە جیاوازەکان لە عراقدا بینیمان ئەو ڕۆڵەمان هەست پێ کرد لە بابەتی جیاوازەکاندا بابەتی پێکێنانی ئەنجومەنی نیشتیمانی عراقی تا دەگاتە دەنگدان لەسەر دەستور تا دەگاتە هەڵبژاردننی کۆمیسیۆن و بابەتی هەڵبژاردنەکان هەموو ئەو ڕێڕەوانەی کەوا هەبوو لە عراقدا بەڕاستی جێپەنجەی نەتەوەیەکگرتوەکان دیار بە بەڵام ڕۆڵەکان و وێنە گەورەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە نوێدەی نەتەوەیەکگرتوەکان بەڕاستی کە ڕەنگە هەندێک زار کێشەش هەبوو بێت لە مەکادا تێبینی ئەوەشمان کرد لە ڕابردوودا ڕوویدا کاتێکەوە ئەخزەر ئیبراهیمیش هەبوو لە هەمان کاتدا کۆمەڵێک تۆمەت دروستکرا بۆ نێردەی نەتەوەیەکگرتوەکان لەو کاتەدا لە هەمان کاتدا نێردەکانی دیکەش بەڕاستی تێبینی دیکەشەوە تەنانەت لەسەر پلاسخاتیش لە خۆپشاندنەکانی تیشریندا هەندێک قسە لەسەر و بەسەوە دەکراکە نەتەوەیەکگرتوەکان ڕۆڵی نێوەنگیری خۆی لە بیر چووە بەڕاستی ڕۆڵێکی دیکە دەجێڕێت ئێستا بەڕاستی دەستوەردان دەکات ئاراستەکردن هەیە ئەمەش لە دژی بنەماکانی دەوڵەتی عراق و سەرۆری دەوڵەتی عراقیە ئەمەش بەڕاستی ئەو کاتە کێشەی دروست کرد لە نێوان حکوومەتی عراقی و نێردەی نەتەوەیەکگرتوەکان پلاسخاتدا تەنانەت بوو بە تۆمەتگۆڕینەوە لە نێوان لایەنە سیاسەکانیشدا بۆیە بەڕاستی بە پێچەوانەوە بەگشتی ئەتوانین بڵێن نەتەوەیەکگرتوەکان ڕۆڵی زۆر گرنگی لە عراقدا بینیوە ئێمە دەتوانین بڵێن بەورتر باسی ڕۆڵی وێزگەی گرنگی نەتەوەیەکگرتوەکان بکەین کەوە بەڕاستی هاوتەری بوون لەگەڵ پرۆسی سیاسی لە عراقدا تەنانەت ئەو توێژینەوانەی کە کردویانە پەرەپێدانی کاری لیژنەکانی پەرلەمان لە دەسەڵاتی یاسادانان تەنانەت بابەتی حکوومەتە خۆجەیەکانی عراق لە پارێزگاکاندان پاڵپشتی پرۆژەکانیان کردووە چەندین پرۆژەی بچووکیان کردوتەوە لە پارێزگاکاندا پاڵپشتی چینی توێژەکانی حکوومەتی عراقیان کردووە بەڕاستی لە هەندێک پاڵپشتکردنی هەندێک پیشە ئەو توانای گەنجانیش لە هەمان کاتدا نەتەوەیەکگرتوەکان پاڵپشتیوان کردوە سەبارەت بم بابەتە. دکتۆر خالید عەبدوڵیلا شرۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵماندا بوو. سپاس.